ئەزانی تەنها من و تۆ لەم ژوورەی قاتی سەرەوەین؟ ئیمیلی ئاساییە ئەگەر دەتەوێت تەماشای چەلەکەکان بکەیت. ئیمیلی تەماشاکەوە تێناگەم بێجگە لە من کەسێکی دیکە لە خەو هەستا بێ. هەموو ڕۆژێکە لە خەو هەڵدەستام چاکی چۆنیم لەگەڵ ڤیکی دەکرد، بەڵام ئێستا ئەو لێرە نییە. هیوادارم کەسێک بێتە ئەو ژوورە چۆڵەی بەرامبەرمان. باڵێ من دڵنیام ڕۆژێک دادێ خێزانێکی گەورە دێتە ناو ئەم خانە چۆڵە. بەیانی باش، بەیانی باش، بەیانی باش، بەیانی باش، بەیانی باش، بەیانی باش، بەیانی باش. زۆر سپاستان دەکەم، خۆشحاڵم بەناسینتان. سالی سالی ئەوە کەڕی بۆ گوێ لێم نییە. ئەوە بەم بەیانی زۆر چێکی لەوێ ها زوو دەی ئیش و کارەکانت بکە دەی بجوڵێ. ئەوە لەگەڵ کێمە؟ بەسەر چاو خاتومۆلی. زۆر سپاس خدایە خەوێکی زۆر خۆشم کرد. قوتابخانەکەمان چەندەبێدەنگ و خۆشە. بەیانی باش بەڕێز جێمس. سالی ئەوەی دوێنێ پێم گوتی جێبەجێت کرد؟ بەڵێ بەڕێز جێمس. باشە. سالی خاتوو من شنوتی هە لە ژوورەکەی خۆم نانەخۆم ئاگادار بە. بەسەر چاو خاتومۆلی. وابزانم خاتوو ئێمیلیاشە لە ژوورەکەی خۆی نانەخوا ئەگەر لێی بپرسی باشتریشە. بەسەر چاو خاتومۆلی. بەیانی باش خاتوو منشن نانی بەیانی بۆ هێناوی. وەرە ژوورەوە. ها؟ لێرەی دانێ. بەسەر چاو. بۆ هاتەمەشام دەکەی؟ تێگەیشتم. سالی ئاگادار بە تەنها من لەسەر جێگانان دەخۆم. بۆ ئێمیلیا قەدەغەیە؟ دەی بڕۆ پێی بڵێ پەنجەرەی ژووری وانەوتنەوە پیسە. زوو بڕۆ پاچی کەرەوە. بەسەر چاو. ئای قاوەیەکی چەند خۆشە. فەرمۆ ئای خۆیان چەند حەز دەکەم لەسەر جێگاکەی خۆم نان بخۆم. سالی تکایە بمبورە خاتومێشن گوتی با بچێتە چێشخانەکە نانی بەیانی بخوات. یعنی ئەوها بەیانی باش پۆستە چی؟ بەیانیت باش ئەم نامەیە بۆ تۆیە. زۆر سپاس. ڤیکی ناردوێتی؟ ها؟ خان مەکەم سالی گیان چۆنی؟ من زۆر باشم کە ئەم نامەیەت بۆ دەنووسم. یەکێکی ئەو شانم دێتەوە یاد کە لە تۆی ئازیزەوە فێر بووم ئەو کاتێک کە پێکەوە لە قوتابخانەکەمان کارمان دەکرد.
سالی گیان دوێنێ چوومە لای خاوەن ئەو چێلگەیە کە دایکم کاری تێدا دەکرد تا ڕێگەم بدات منیش لەگەڵ دایکم کار بکەم. قەرزێکی زۆرمان لەسەرا بۆیە ناچارم لەگەڵ دایکم بچمە چێلگە کار بکەم. چەند گوناحی لە کاتی پشودانی شەرکار دەکات. سالی ئەوە چیەکەی لێرە؟ هەستە بچۆ بۆ بازار دەی؟ بەسەر چاو خاتومۆلی. باشە ئێستا زووە بانانێوەرە ئامادە بکەن دە زوو بە. بەڵێ بەڕێز جێمس. سالی ئاگادار بە غازی ئەم گڵۆپانە بەپارە دەکڕین هەر کە پێویستمان پێی نەما بیکوژێنەوە. بەسەر چاو خاتومێشن. لە پشت ماڵەکەمان باخچەیەکی زۆر جوان هەیە و سەوزە و میوەمان لێ چاندووە. ئەمڕۆ بەیانی زوو لەگەڵ دایکم و خوشک و براکانم سەوزە و میوەمان بردە بازاری نزیک گوندەکەمان تاوەکو بیفرۆشین و بڕێک پارەمان دەستکەوێ. بێجگە لە سەوزە و میوە هێلکەش دەفرۆشین. بەڕاستی ژیان زۆر زەحمەتە. ئەگەر کار نەکەین و خۆمان ماندوو نەکەین ئەوە ناتوانین بژین. بەڵێ سالی گیان. کاتێک کە من لە ماڵ نێم ئەوە خوشک و براکەم یارمەتی دایکم دەدەن و لەگەڵی دەچن بۆ چێلگا. سالی جان زۆرم پێخۆشە سەردانێکی ئێمەت بکردبە و بەهات بای بۆ ماڵمان هەرچەندە ئەمە مەحاڵە بەڵام زۆرم پێخۆشە لەگەڵ ئەو پەڕی ڕێز و خۆشەویستیم هاوڕێی دڵسۆزت ڤیکی. زۆر سپاس ڤیکی.
ئەم تابلۆیە لێرە لابە. دنیا زۆر گەرمە. ئەرە وەڵا ڕاستەکەی پلەی گەرمی ئەم ژوورەش ئەمڕۆ زۆر بەرزە. ئەرێ مۆلی باشتر نەبووی؟ زۆر نا، بەڵام لە جارانیش باشترم. بە ئومێدی خوددا باشتر دەبی ئینشاءڵڵا. دەبا تۆزێک بۆ خۆمان دابنیشین. سالی کەوتەوە بیرم. هەرکە لە پاکردنەوەکە تەوا بووی بڕۆ نانی ئەوەرە ئامادە بکە. باشە بابا؟ بەسەر چاو بەڕێز جێمس. پاشان قاپ و قاچاقەکانە شۆی. ئینجا چێشخانەکە ڕێگەخەی. ئینجا گەرماوە دەستشۆرەکان پاکەکەیتەوە. کارێکی زۆرت ماوە لەبیرت نەچێ؟ بەسەر چاو خاتومۆلی. هیوادارم تووڕە نەبیت چونکە ئێمە هیچمان لە دەست نییە. تەنها فەرمانەکانی خاتوم منشن جێبەجێ دەکەین. بەڵێ ڕاستەکە ئەو. دیارەیەکێک دێتە ناو ئەم خانووی تەنیشتمان. وابزانم تەواو خانۆکەمان بەکرێگرت وانییە جەنابی بریکار. ڕاز دەکەی بەڕێز کارمایکل. هەر وەک دەبینی خاوێنکردنەوەکەشی بە خێرایی ئەنجام دەدرێ. هەر کاتێک پێتان خۆش بوو دەتوانن بێنە ناوی. کەواتە با کەلوپەلەکان بگوازینەوە ناو خانووەکە. وا تێدەگەم پاش ڕێخستنی کەلوپەلەکان بەڕێز کریسفۆرد دێت. ئەمن چاوەڕێ ئەوم قوربان. زۆر باشە. زارێ خوددا حافیز. پێش ئەوەی خۆی بێ پارێزەرەکەی ناردووە تا کارەکان جێبەجێ بکە. گوێم لێ بۆ دەڵێن ناوی کریسفۆردە. باشە دەبێ پیاوێکی چۆن بێ؟ هیوادارم خێزانێکی بەختەوەر بن و کۆمەڵە منداڵێکیشیان هەبێت. بیستومە ئەڵێن یەکێک خانووەکەی تەنیش قوتابخانەکەی خاتومێنشنی بەکرێگرتووە. بەڵێ پیتەر، هەرچەندە من نازانم ئەو ماڵا چەند کەسن و ئایا چەند منداڵیشیان هەیە، بەڵام دڵنیام کە منداڵەکان دێنە ژووری سەرەوە و سڵاوم لێ دەکەن و یەکتر دەناسین و کاتێکی خۆش لەگەڵ یەک دەبینە سەر. بێگومان ڤیکیشیان پێ دەناسێن و دەبینە هاوڕێی خۆشەویستی یەکدی. تێگەیشتم، بەڵام زۆرم پێخۆشە ئەو پیاوە بناسم کە دەبێتە دراوسێتان و بزانم کەسایەتێکی چۆنیشی هەیە. گەیشتن؟ ئای خوایە. دەی با بڕۆین. باڵێ. زۆر گران بەهان. بەڕاست؟ کەواتە ئەو پیاوەی دەبێتە دراوسێتان؟ پیاوێکە بۆ ماوەیەکی زۆر لە هیندستان ژیاوە. زۆر سپاس پیتەر. بە هەر حاڵ ئەگەر شتێکی نوێمزانی هەواڵت دەدەمێ. زۆر باشە خانمەکەم. بەخوات دەسپێرم. بەڵێ ئەمە ڕاستە خات و ئیمیلیا. دراوسێکەی ئەو لاتریشمان دەیگوت ئەو پیاوەی کە خانۆکەی بەکرێگرتووە لە هیندەوە هاتۆتەوە، زۆریش دەوڵەمەندە. بەڵێ ئاوای دەگوت. بەڕاست لە هیندەوە هاتووە؟ باڵێ هەروەها گوێشم لێ بووە کە پیاوەکە کەسایەتێکی زۆر سەیری هەیە. داوای لە پارێزەرەکەی کردووە خانوویەکی بۆ بەکرێ بگرێ، بەڵام تا ئێستا خۆی نەهاتووتە ئێرە. ڕاست دەکەی، تا ئێستا کەس نەیدیوە، بەڵام بە جوێرە کەلوپەلە پڕوپوچەکانی پێدەچێت دەوڵەمەندیەکەی ڕاست نەبێ. بەڵێ ڕاست نەبێ.
نەخێر شتەکانی پرۆپۆز نین. سالی؟ ئەو چۆن بە دزێوە هاتیتە ژوورێ؟ ئەگەر پرۆپۆز نینە ئەدی چنا پێم بڵێ. وا تێدەکەم ئەو کەلوپەلانە پاچەی هوەری زۆر نایە چی؟ چونکە باوکشم هەمان ئەو پارچە هوەری نایابانی هەبوو بە نرخێکی زۆر گران کڕی بوونی. وا هەست دەکەم ئەو پیاوە زۆر لە باوکم دەچێت. لە کۆتاییەکەی یەکێک کاتە ناو خانەجۆڵەکەی تەنیشتمان. باوکە گیان زۆر بە گەرمی پێشوازیان لێ کرد دەبێ و پیاوەکەی بێ. پێ ناچێ ئەو ماڵە نوێیە هیچ منداڵێکیان هەبێت. باشە دەبێت لە چ شارێکی هێندەوە هاتبن. سالی! 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 ئەو بخۆ لێرە ناوە. هەر ئێستا بە خێرای دەچی بەم دراوسێنوێمان دەڵێ نابێت زبڵ خۆ لە نزیک قوتابخانەکەمان فڕێدەن. تێگەیشتی لێم؟ دەی بجوڵێ بۆ وەستاوی دەی؟ رامداس رامداس ئەو پیاوەی کە تازە بۆتە دراوسێمان زۆر نەخۆشە. هیوادارم خوای گەورە شفای بۆ بنێرێ.
هەمووشیان بە خدیاوەری سالی دەبێ و پیاوێکی چاک لەگەڵ خزمەتکارە دڵسۆزەکەی دەبنە دراوسی قوتابخانەکەی خاتومێنشن. دراوسی و خزمەتکارەکەی زۆر یارمەتی سالی دەدەن. ئایا کەسێک هەیە بتوانێت ئەو پەیوەندیە نێوان سالی و دراوسیەکەی ئاشکرا بکە؟